مرحبا. الو مرحبا سرچاو. توانێت کاک فەریدون قسە بکەین؟ هەلو جان. کاک فەریدون چۆنی؟ جان دەڵێم سڵاو ڕێز چۆنی؟ هەلو جانی من من ناوم قادر تۆ نادر. چۆنی باشی شکۆر ئەحواڵی سپاس ڕێستەیە. فەرموو کاک قادر. من لە ڕۆژنامە نووسێکم لە سوید لە بۆی کاتەیە هەندە قسە بکەین؟ فەرموو جان فەرموو. وڵایی من کۆن لەونەوەیەم کاک فەریدون کە لە هەفتا و هەشتاکان ئێوە خەڵکتان پەروەردە دەکرد بە فکرێکی کۆمەڵا. بەڵێ جان. ئەوجە کاریگەری مەسەڵەن تو بە خۆت یەشێک لە ئەوەکانیان بووی. ئێوە زۆر خەڵکتان فێرە مەسەڵەن دژە ماڵی بارزانی کرد بە خۆت دەزانی ئەو مەدوا بوو. بەڵام ئێستا هەست پێ دەکەین 180 پلە هەرگەڕایەوە. باشە ئەنی وەکو پرسیارەکی ڕۆژنامەگەری لێرە. تۆ ئێوە خەڵکێکی زۆرتان بە شەهیدکردن لە شەڕ لەگەر پارتی و قیادەی موەقەت و پەروەردەکردنێک کە ماڵی بارزانیوان ئەمە نامەوێت دووبارەی بکەمەوە. من ناڵێم بەو هەناسە بەردەوام بن، بەڵام هەست پێ ناکەی یعنی ئەو قسانەی ئێستا دەیکەی کە دەچێ لای کاک مەسعود وەڵایی ئەمن لەکنەوی بەس فێرە کورد و کوردستان دەبم، پێچەوانەی هەموو ئەڕا و بۆچوونەکانی پێشتانە. تۆ بەڕاستی نازانم سەر بە چیت و چیت و ئەمانە، بەڵام نازانم تۆ ڕۆژنامەنووسی هەر شتێکی، بەڵام هەر شتێکی هەر بۆ ڕوونەکەمەوە. بەڵێ تەبیعیە و دەنگە تەزیل بکەم وەنیە کاک فەریدون دەبەرەوەی پێ دەڵێ پێتم گوتی ڕۆژنامەنووسم ئەمن دەشتوانی بپرسیان ئەم کەسێکم گفتوگۆ لەگە دەکەم. ئێمە جی لە چین قوربانی عەقڵیەتی ئێوەین وەنیە؟ من نازانم تۆ چ جیلێکی، چونکە جیل هەیە نامەسئولە، جیل هەیە تەسجیلەکە یا تەسجیلی ناکە. من ڕێگە پێ نایەم چونکە سوالم لەکەی بۆ شەب بۆ ڕوونەکەمەوە. بەزم پێ دەڵێم ڕۆژنامە دوایی لەوانەیە من داوایەکە لەسەر قەی دەکەم. باشە باش بەس ئەتو بۆ دەترسی لەوەی کە ئەم پێ دەڵێ من ڕۆژنامە نووسم من لە پیاوی وەکو تۆ ناترسم. من لە هەموو ژیانما پیاوێکی فیداکار بووم. ئەوەی من ئەلو کوردستان بە خەڵکی وەکو تۆ ناکرێ. لە من لە پیاوی وەکو تۆ ناترسم. باش ئەمە پرسیارە لێ دەگەین لە چ پاشە تۆ پرسیارێکە یا بێ ئەدەبیەکە هەڵی تەسجیلی کەم بۆ بێ ئەدەبیە کاکە ڕێز بگرە بە قوربان سەیری خۆت مەکە بە تەمەنی، یعنی بێ ئەدەبیەکە لە چدایە؟ من پێ دەڵێم تەزیلی کەم ڕۆژنامەنووسم ڕۆژنامەنووس بووە قسە بکاتن بڵێ تەزیل ناکەم. ئەوە ئوسوڵی ڕۆژنامەنووسیە یا ئوسوڵی بارەتی ئەوەی تۆیکەی؟ نازانم سەر بەچی ئیستیخباراتێکی تۆتەوێ ئەوکەی. براکەم واز لە ئوسلوبە بێنە هەر یەکەمان باگراوندی خۆمان هەیە، هەموو کەس دەزانێت فەریدون عەبدولقادر چ باگراوندێکی پێویست ناکە. من حەزم لەو ئوسلوبە نییە. من پرسیاری ڕۆژنامەنووسی لێ یەکەم ئێوە جیلێکتان فەوتان بە دژە